ئەوە دیسی بووم دای لێ بردنەکەم بەڕێزان دیسی بووم دای لێ بردنەکەم لە کتوپڕێکدا دیسی بووم نازانم چێشکە چی بوو زۆر دای لێ بردنەکەم سەرچاو بەخێر ببورن دیسی بووم نازانم چێش چی بوو بەڕاستی شەرمەزاریە بۆ کەسێک ئیدعای دادپەروەری و ئازادی دەکا بۆ کەسێک کەوا خۆی پێ چەپە بچی لەبەرەی حەماسدا خۆی ببینێتەوە لە خۆ پیشاندانەکان حەماس هاوار بکە ئەڵڵاه ئەکبەر تۆش بانگ بکەی ئازادی بەڕاستی شەرمەزاریە یەکێک لە کێشەی من کەوا ئەندامی ئینتەرناشنڵ سۆشیالیست ئۆرگەنایزیشن بووم لە وڵاتە کە پێی دەوترێت ISO هاتم لە خۆ پیشاندانەکان دەمبینی حەماسیەکان دەهاتن بەڕیشەوە و موسڵمانان ئاڵایەکیان دەینا لەسەری نووسرا بوو ئەڵڵاه ئەکبەر سەبارەت بە قەزیەی فەڵەستینی یا قەزیەشتر بڕوخێ ئەمریکا ئەوان دەیانگوت ئەڵڵاه ئەکبەر ئێمەش لێ وەستا بووین دەمانگو ئازادی شەرمەزاریە تۆ لە گۆڕەپانی حەماس خۆت ببینیتەوە کوڕەکەی من لە دوای من بۆ نمونە من وازم لەیان هینا لە کاتێک لە زانکۆ بوو پەیوەندی پەیدا کرد لەگەڵ سۆشیالیست ئەلاینس هاوپەیمانی سۆشیالیستی ڕۆژێکیان هاتەوە گوتی وازم هینا گوتم چی گوتی خەریکم مێشکم بتەقی گوتی لار خۆ پیشاندانێک دەبینی دەچی دەڵێن بڕوخێ ئەمریکا لەولا موسڵمانەکانیشمان لەگەڵ ئەوان هاوار دەکەن ئەڵڵاه ئەکبەر بەیەکەوەین گوتی ئەمە ناچێتە عەقڵمەوە ئەمە ناچێتە عەقڵمەوە و ئەندێشەمەوە بەفعلیش وایە تۆ کەسێکی ئاپۆچی دادپەروەری نازانم چی ئەو مۆزوعانە بڕۆ مێژوو بخوێنەوە ئازیزم ناکرێ ئیسرائیل وەکو وڵاتێک کەوا بەرپرسیارەتی خەڵکی یەهودی لە ژێردەستە جارێکی تەسلیم بە ئەقڵیەتی حەماس بێ بۆ ئەوەی ڕۆژگارێک کاتێک دەسەڵاتی بەدەستەوە گرت بێ چی بکاتن قەتل ئامی یەهودیەکان بکاتن ژنەکانیان بکا بە کەنیزە بەنی قوڕەیدەیان لەبیر نەکردی کاکەجان بەنی نەظیریان لەبیر نەکرد کەوا ئاوارە و دەربەدەرکران بەنی قونەیقاعیان لەبیر نەکرد ئاوارە و دەربەدەرکران خەیبەریان لەبیر نەکرد ئێستاکەش دروشمی حەماس ئەوە چییە دەڵێن خەیبەر یا نازانم یا یەهود جەیش محەممەد سەیەعود خەیبەر ئەی یەهودیەکان سوپای محەممەد دەگەڕێتەوە بۆ گیانتان ئێستا دروشمی حەماس ئەمەیە بەڕێزان دروشمی حەماس ئەمەیە یعنی دەتانەوێت چی بکاتن دەتانەوێت نەتانیاهۆیە یا نازانم چێشێ چی بکاتن بێ خەڵک بەردیان تێبگری و قومبەلەیان تێبگری و ڕۆمانیان تێبگری و ئەویان تێبگری ئەوش بڵێ ها یەڵە دەی مشکلە نییە وانە ئازیزم کوانە چاوی چاوم مەوزوع ئەگەر تۆ ئەسڵەن دوور بە دووری بێ ئەوەی شارەزایت هەبەی سەبارەت بە مێژووی خۆر هەڵاتی ناوەڕاست کە ئیسلام چ کارە ساتێکی بەسەر مرۆڤایەتی داهێناوە چ کارە ساتێکی بەسەر مرۆڤای تۆ شارەزایت هیچ نییە بڕۆ عەهدی عومەری بخوێنەوە پەیمانی عومەری بۆ زەلیلکردنی مرۆڤایەتی بڕۆ بیخوێنەوە حتى يعطوا جزية عن يد وهم صاغرون تاوكو جزية لدستك ددن لقل أوش سوق الرسوان بتشوكن يعني خلق أوانا لبير دكا أو ميجوانا لبير دكاتن كشتني 1 مليون إرمني لبير دكاتن قتل عامي آشوري وكلداني كان لبير دكا إيزيديا كان لبير دكا إيهانو سوكايتي بيهوديا كان لبير دكا نا تۆ دەتەوێت بە ئاسانی بێگەڵ دەی مشکلە نیە حەماس گیان تۆ برای ئێمەی بابێن بابەیەکەوە دابنیشین و فل لە تەنانەکەوی بەیەکەوە دەخۆین نا باشە نا شتیوان نابێ منیش لە شوێنی نەتانیاهۆ ڕاستێکی خراپترم دەکرد هەر زۆر خراپترم لێیان دەکرد بە پێچەوانەوە بینیومانە کەوا سەربازی ئیسرائیلی شەقی تێڵ دەدرێت قسە ناکاتن بینیشمانە شەقی تێڵ دەدرێت قسە ناکاتن چەندەها تەقینەوەمان بینی خۆ دروستکردنی ئەو دیوارە ئێستا دروستیان کردیە لە هیچ و خۆڕایی نییە بەردەوام تەقینەوە دەکرا تاچی موسڵمان بە تایبەتی عەرەب بڕوای بەوە هەیە کاتێ خۆی دەتەقێنێتەوە دەرگای بەهەشتی بۆ دەکرێتەوە نانی بەیانی لەگەڵ محەممەد دەخوا و دوو حۆریەی دەست بەجێ دەدرێت هەیە تۆ ناتوانانی لەگەڵ ئەم ئەقلیەتە مامەڵە بکەی
بزوتنەوەیەکی پێشکەوتن خواز لە ناو عەرەبی فەڵەستینی بوونی نییە تاوەکو بڵێ ئیسرائیل ئامن دیفاع لەو بستنەوە دەکەم ئەو بستنەوە ڕاستەکەی ڕادیکاڵ و مەدەنی و سکۆلارە بەڵام تۆ هاتووی لە ڕیزی حەماس و فەتح خۆت دەبینیتەوە کە کارەساتە بەڕاستی تۆ بڵێ یعنی خەڵکین لەبیر بکاتن حاجی حوسێنی ئەوەی ئەلحاج حوسێنی قودس لەبیر بکاتن کەوا لەگەڵ نازیەکان دەستی تێکەڵ کرد لەگەڵ نازیەکان دەستی تێکەڵ کرد من دۆکیومنتم دانا و وەرم جێراوە کاتێک چوو ئیتفاقی لەگەڵ یان بکە کەوا گوتی هەرچی ئیسرائیل هەیە بیکوژن بەیتلەریان گوت تۆ مەهدی منتەظەری کە هاتی بۆ لەناوبردنی ئیسرائیل خەڵک ئەو شتان لەبیر دەکەن نا لەبیر ناکاتن ئیسرائیل دوو جار سێ جار دەستی سوتاوە ڕێگانەدا جاری چوارم دەستی بسووتەیە لە سەردەمی عاهدی عومەری لە سەردەمی نازیەکان و هەتاوەکو دوای جارێشتر ڕێگا نادا و من پێم وایە ئەوە بەرپرسیارەتی سەرۆکە کە دەبێ گەلەکەی بپارێزێ و دەبی ئەمنی قەومی بپارێزێ مەوضوعەکە زۆر ڕۆشنە هاتووی تۆ لە ڕوانگەی دەتەوێت چی بدەی باشە دەی ئەوە بابەشیان ئەوە قودسیشیان پێدرادای دوای ئەوە چی قودس بۆچی بۆ موسڵمانان بێ قودس مێژوو هەیە لە ڕوانگەی ئاسەوارزانی هی بەنی ئیسرائیلە لە ڕوانگەی ئاینی ئەمڕۆ باسمان کرد قورئانەکەی حەمەی کوڕی ئامە هی ئیسرائیلە عەجیب غەریب لە ڕوانگەی مێژوویەوە هی ئیسرائیلە تەعریبیان کردووە هاتوونە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ئەمڕۆ دەڵێن قودسمان دەوێ سەیرە وەگەوەی وایە بڵێن ئیتر کەرکووکمان دەوێ کامە مرۆڤی دادپەروەر و ئازادی خوازێ دەستبەرداری کەرکووک بێ پێم بڵێن تەنانەت بە چەپ و ڕاستەوە بە چەپ و ڕاستەوە ئامادەیە من پێم وانێ هیچ مرۆڤێک ئامادە بیتن چکە تعریف کراوە دەزانین تعریف کراوە بگەڕێنەوە بۆ مێژووی ئیسلام کاتە کێرشی کردووە بۆ سەر کوردستان بەرەی پێشەوەی کورد بریتی بووە لە گوڵاڵە جەلەولا دەکەویتە جنوبی کەرکووک باشە دەکەویتە جنوبی کەرکووک بۆم بێنە لە قورئانەکەی حەمەی کوڕی ئاما کە بۆنی فاشیزمی عەرەبی لێدەیە قورئانەکەی وشەی فەڵەستینم بۆ بێنە تێیدا نییە کاکە گیان وشەی قودسم بۆ بێنە تێیدا نییە کاکە گیان پێمان بڵێ قیبلەی یەکەم قودس بوو تێیدا نییە کاکە گیان تۆ هاتی چی سەبارەت بە مێژووی خۆرهەڵاتی ناوەڕاش شارەزایید نییە نازانی ئیسلام چی ئیهانە و سوکایەتی بەو کەمایەتیانە کردووە هاتووی دەتەوێت خۆت بخەیتە ئیتر هین تای تەرازووی حەماسەوە کەوا لەولاوە سەیرەکە لەوەشیدایە دژی ئۆردوغان بوو لە ئەفرین بەڵام لە قەزیەی فەڵەستین لەگەڵ ئیسرائیل کە حەماس بەڕێوەی دەبا جیهادیە و حەماس پشتیوانی لە تورکیا وەردەگرێت دیفاع لە حەماس دەکا عەجیب غەریب سەیری ئەو تەناقوڵاتی بکە دژ بە ئەفرین دژی تورکیا بوو دژ بە ئیسرائیل لەگەڵ تورکیایە عجيب غريب سيرة إسرائيلش بإمبرياليزم ناودينه سيرة ضل إسرائيل إمبرياليزم إيمي كورد چمك بكار ديني بيوي بزان أو چم كان ما ناينشيا إسرائيل إمبرياليزم سيرة براستي من نازانم ئەوەی من لە توراسی مارکسی خوێندیتمەوە سەبارەت بە ئیمپریالیزم و لینین باسی کردیە چەندەی نموو دەبەم ئیسرائیل ناکەوێتە چوارچەوەی ئەو پێناسەوە بەمانە ئیسرائیلی بەڵام فتوحاتی ئیسلامی فتوحات بوو شتی پیرۆز و محتەرەم بوو وەنیە شتی پیرۆز و محتەرەم بوو بەڵام کاتێک هۆلاکۆ هات ئەوە غەزوو بوو داگیرکاری بوو فەڕەنسا هات ئیستعمار بوو بريطانيا هذا استعمار بو ايوه او استعمار او استعمار بو سيرة يعني كرت هاي استاك فيرا عقل ومنطق نبوه كاكا جان سبارة بو موضوع انا برو عهدي عمري بخوينو بيدلم جارشتر برو بخوينو كاكا جان من لرابردو دو جار برنامج لسري داناوا كذا بقى جو بشديني وابزام رش بستي مسيحي بشديني زرد بستي زردشتي بشديني سور ببستي سيرة بو دیاری کردنیان بو ئیهانە و سوکایەتیان
و ئەبوو هوڕێرە و ئەبوو زەڕی غەفاریش بۆی هەبوو بێ لە ماڵی زەردەشتێک بدا یەڵە دەرگات بکە و خۆت و ژنەکەت خزمەتم بکەن بۆ ماوەی 3 ڕۆژ تاقەتم نییە بچمەوە ماڵی خۆم وە بۆت نەبووکەوا دەنجی زەنگوڵی کەلیسەکانت بێ یا مردیت دەبەی بۆ سەرگۆڕ بۆت نەبووە لە دوای مردیەکەت بگری یا چرا هەڵ بکەی ئەوانە هەمووی لە عادی عومەری بوونی هەیە هەمووی کە ئیهانە و سوکایەتی بە مرۆڤایەتی تۆزێک بیرکەوە بڕۆ مێژوو بخوێنەوە مێژی خۆر هەڵاتی ناوەڕاست بزانە قەزیەکە لەکوێ هاتیە من دیفاع لە مرۆڤایەتی دەکەم ڕاستەکەی من جەرجیشم جان دەکا کاتێک دەبینم مناڵێکی فەڵەستینی دەکوژرێ بەڵام ئەمانە قوربانی حەماسن وەکو ئەو مەلا ساختەچی خۆمان کەوا ڕۆژانە گەنجان دەگەوجێنن نان ڕاستیەکانیان پێ بڵێن وەکو مەلا کەریکەر کۆبووچوو بوسنەوەیەکی دروست کرد لە کوردستان و چەندەها گەنجیشی بە کوشدا خۆشی چوە لە نەرویش دانیشتە و قسەی زلمان بۆ دەکا هەمان حاڵەتە من دڵم ژان دەکا بەڕاستی بۆ مناڵێکی فەڵەستینی کاتێک دەکوژرێ هەر بە جددیشمە مناڵێک لە هەر کوێیەک بکوژرێ مادام کەسەکە تەمەنی خوارەوەی 18 ساڵ بوو من تەواو بۆی نیگەران دەبم چەند تەمەنی مناڵتر بی زیاتر بۆی نیگەران دەبم بەڵام 18 ساڵ دیارە عەقلی لەسەر خۆیەتی خۆی بڕیار دەدا باشە خۆی بڕیار دەدا خۆی بڕیار دەکەوا چی دەکە خۆی بەرپرسە لە بڕیارەکانی خۆی چکە کامڵە بە من مەڵێ گوو بخۆ وەرە دەتەوێت دەتگەینم بۆ قودس کوڕم بە من مەڵێ گوو بخۆ ناپیاوم ئەگەر نەتگەینم بە 3 ڕۆژ ناپیاوم ئەگەر نەتگەینم بە 3 ڕۆژ باشە بە $500 دەتگەینم بە گەرانتی $500 دەخەمە گیرفانت کاتێک بەجێت دێلم و لەگەڵیش لە قودس چاوەڕێت دەکەم لە قودس چاوەڕێت دەکەم ناپیاویش بم ئەگەر هاتوو پۆلیزین لێگەدەر نادەبمە ناو حەماس بڵێن بۆ تەسلیمکردن بنیهێنەوە بڕۆ ناو حەماس $500 دەخەمە گیرفانت و ڕێگاشن نیشاندم چۆن بی بۆ قودس خۆت بتەقێنیتەوە باش نییە لەبەرەوە بم مەڵێ گوو بخۆ بم مەڵێ گوو بخۆ چکە لە کۆتاییدا گوو خواردن تەنها بۆ خۆت دەمینێتەوە چۆن کاکە جان ئەوە کامیرا چۆن ئەوە ناردم کاکە جان ها ئەوە جارێش لەسەر تەنیشدانێ کاکە لەسەر تەنیشدانێ لەسەر تەنیشدانێ ئەوە دیکلاین کرد کاکە جان دیکلاین دەکەی تۆ لەسەر تەنیشدانێ نا ئەجوێن بەم مەدەن موسڵمانان وەرن دەتانگەینم بڕوا بکەن دەتانگەینم باشە لە 48 کاتژمێر لە ناو قودس دەبی 48 کاتژمێر لە ناو قودس دەبی باشە کاک دکتۆر جان ڕۆژ باش سەر چاو کاکە برا چۆنی زۆر سپاس دەکەم نازانم لای تۆ شۆ لای من ڕۆژە لە ڕاستیان منیش تەواو لەگەڵ ئەو سەرنج و تێبینانە جەناب چام یعنی بەداخەوە گەلی کورد بە تایبەتی تاچی ئێمە مێژووی خۆی ناخوێنێتەوە هەمیشە فرمێز بۆ ئازاری نەتەوە و گەلانێت لە ڕێژە دکتۆر من دوێنێ لە پۆستێکا باسی ئەوم کردبوو کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ئێمە لە عێراق فرمێسک ڕێشتن بۆ مرۆڤایەتی شتێکی طبیعیە بەڵام ئەمە چییە فرمێسک ڕێشتن بۆ حەماس کارەساتە یعنی قسەی من لەسەر ئەوەیە بەڵێ باسی ئەوم کردبوو کە 100 ساڵ ئێمە لە باشووری کوردستانە ئەچەوسێندێنەوە باشە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هەرچی دەوڵەت و هەرچی شێخ و مفتی و کەسایەتی ئاینی عەرەبی و ئیسلامی هەیە پاڵپشتیان لە حکوومەتێک لە دوایەکانی عێراق کرد بۆ ئیبادەکردن و قەلاچۆکردنی خەڵکی کوردستان ئێمە ئەنفالمان سەدام دەڵێن ڕەحیمەه الله بە سەدام دەڵێن فەڵەستین دەڵێن ڕەحیمەه الله ئەسەر دەڵێن ڕەحیمەه الله بەڵێ کارەساتی ئەنفالمان بینی کە بە بەرچاوی هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی و دنیاوە سەدام هات بە زیل 182,000 ئینسانی لەو گەرمیانەیە بر لە بیابانی عەرعەر لە سەر سنووری سعودیە خستنە ژێر چاڵەوە کەسێ فزەیشی لێوە نهات هەڵەبجە و بادینان و قەرەداخ و بالیسان بە چەکی کیمیاوی پەلامار درا و دایان هەزارمان لێ شەهید بوو کەسێک نقەیەشی لێوە نەهات هەزاران گەنج قات و قڕی برسێتی کۆڕە و
نەهامەتی هەرچی کارەساتی مێژووی ئەمە بینیمە کەسێ نەیوت بۆەوە لەم گەلاکەن بۆ معلوماتی کاک دکتۆر لە دوای 2004 من لەگەڵ کۆمەڵی هاوپیشۆم سەردانی بەغدامان کرد یعنی دوای تقریبا 6 مانگ داگیرکردنی عێراق و باڵی ئێمە چوونە بەغدا لە دەستگای مخابراتی عێراقی و کۆمەڵی بەڵگەنامە کەوتە دەست هێزە ئۆپۆزیسیۆنەکان و لە کەناڵەکانی عێراقیەوە بڵاو کرانەوە پرۆسی ئەنفال بە پاڵپشتی و بە ئیعازی کۆنگرەی وڵاتانی ئیسلامی بووە یعنی شێخ و مفتیەکانی وڵاتانی عەرەبی هەمویان تەشجیعی سەدامیان کردو بۆ ئەوەی لەژێر ناوی قڕکردنی خەڵکی کوردستانە ڕەوایەتی بەو پرۆسەیە بن کە تیا نزیکەی 180,000 ئینسانی ئێمە شەهید بوو بەڵام ئەخر کاکە سەدام خۆی سەر بە ئەهلی سوننە و جەماعە بوو هەر موسڵمانێکی بڵێ ڕاز ناکەی دەڵێن بڕۆ گوو بخۆ هەر ڕاستە خۆ پێی دەڵێن سەدام شهادەی هێنابوو ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله کاری لەسەر تێزەکانی ئیبن تەیمیە دەکرد کەوا شیعە کافرن باشە قورئانی بە خوێنی خۆی نووسیەوە باشە قورئانی بە خوێنی خۆی نووسیەوە دژایەتی ئیسرائیلی دەکرد چەند ساروغێکی لە ئیسرائیل دا باشە و دەگوە نابی نۆکەری ئەمریکا بکەن بە وڵاتانی خەلیج و زۆر مەسائلی تریش کاکە ژیان خۆ ئیسلامی شەر ئەوەی تۆ مادام شهادەت هێنا ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله و پابندی هەندێک مەواضع بووی و بینیشمانە نوێژ دەکا و چوو بۆ حەجیش سەدام حوسێن کاکە موسڵمان بوو خۆ مۆزوعەکە دیارە خۆی وایە دکتۆر جان تۆ تەماشایکە گەنجی ئێمە پیاوی ئێمە تاچی لە کۆمەلگەی کوردیا نەمێژووی خوێنێتەوە نە ئەگای لە حەدەس و ڕوودا و سیاسەکانی ئەمڕۆ هەیە نە ئەزانێت سبێنێت چی ئەکات تەماشاکە هەمووی چەند مانگێ پێش ئێستا خالد مەشعەل سەرۆکی مەکتەبی سیاسی و بڕیاردەستی یەکەمی حزبی حەماس لە دوای کۆبانی لەلایەن تورکیاوە پیرۆژبایی لە ئەردوغان کرد نەک ئەوە لە ناو ڕامەڵڵایە لە ناو غەزەیە کە خۆتەزانی کەنارەکانی غەزە کە نزیکی ئیسرائیلن دەیان پەیکەری سەدام حوسێن لە شەقامە سەرەکیەکانی ئەو شارەیە هەڵواسا و لە ژێریا کۆمەڵێ پێناسەی عەجایب و غەرایب بۆ سەدام حوسێن کراوە مەقسەدیشم ئەوەیە بڵێم هەموو ئومەتی عەرەبی هەموو ئومەتی ئیسلامی دژایەتی بوون و دژایەتی وجودی ئێمەیان کردووە بە درێژایی ئەو مێژووی کە ڕابردووە کە تۆ زۆر جار ئاماژەت پێ کردووە بەڵام بەداخەوە تاچی کوردی ئێمە بێ ئاگایە لەوەی کە بە ناوی جینەوە ئێمە پەلامار دراین بە ناوی جینەوە خنچێنراین بە ناوی جینەوە ئاوارە بووین بە ناوی جینەوە کارەسات و ماڵوێرانی گەورەیان بەسەر ئێمە هێنا کەچی ئەگەر بە حسابی خۆیان بێ کە مسلمانان برایەکن ئەبوو ڕۆژێک لە دوبەی ڕۆژێک لە ئیمارات ڕۆژێک لە دەوحا ڕۆژێکیکە لە کوێیت ڕۆژێکیکە لە جەزائیر لە ڕیبات لەم وڵاتانەیە مزاهرەیەکمان ببینایە بۆ پاڵپشتیکردن لە ئەو ستەم و زوڵمەی کە حکوومەتێک لە دوایەکانی عێراق دەرحەق بە ئێمە کردوێتی نەمان بینی یعنی کەس بۆ ئێمە ناگری کەس فرمێسێک بۆ ئێمە ناڕێژێ هەر ئێمە کاکە ئیسلام خۆی وایە بۆ نمونە هەتا موسڵمانان و هەروە توڕاستی ئیسلامی کاتێک ئاماژە دەکەن دەڵێن وڵاتانی عەرەبی و ئیسلامی و عەرەب نوری ئیسلامە محەممەد فەرمودەی هەیە عەرەب نوری ئیسلامە ئەگەر هاتوو ئەم نورە کز بێ ئیسلام کز دەبێ لەبەرەوە دەبی هەموو کارێک بکەی لە پێناو بەهێزبوونی هەست و نەستی عروبە تەواو مۆزوعەکە برایەوە یعنی هەموو کەسێکی ئەو ڕاستێ دەزانیتن مەلاکانی خۆشمان ئەو ڕاستی باش دەزان بۆ من ئەو مەلات بینی دەڵێ نابی بە کورتی بڵێ سڵاوت لێبێ دەی بڵێ ئەسەلام عەلەیکوم خۆی ڕاینیان نەبوونی دەستگایەکی چاودێری لە باشووری کوردستان ینی ئێستا لە باشووری کوردستانە دەیان دەستگای چی هەیە بە کوردی چی پێڵێن ساختە تەزویر هەیە بەبێ ئەوە هیچ کار و ئیشێکیانە لە وڵاتانی عەرەبی دەیان سنتەری لێکۆڵنەوە استراتیژی هەیە بۆ گەشەکردنی بیری نەتەوەی لە لای تاچی عەرەب لە لای مناڵەکان کەچی لە باشووری کوردستانە کەسێ باسی ئینتیمای نیشتیمانەکە کەسێ باسی پیرۆزی ئاڵاکە باسی پیرۆزی خاکە خەڵگاڵتەی لێ ێ باشە کاکە تۆ ڕێز لە مێژووی خۆت ناگری ڕێز لە قوربانەکانی ناگری ڕێز لە شەهید و ڕابردوود ناگری چۆن ئەتوێ عەرەب ڕێزەی لێ بگرێ ئێستاشی لەگەڵا بێ زمانی عەرەبی فەرهەنگی عەرەبی ئەدەبی عەرەبی کلتوری عەرەبی بیری عەرەبی فەلسەفەی عەرەبی ئەجەندای عەرەبی زاڵە بەسەر بێکردنەوەی تاچی کوردە باشە زۆر یەک نمونەت بۆ دێنم تۆ بڕۆ وەکو کەسێکی مەسیحی ئاشوریەکان بە زمانی ئاشوری نوێژ دەکەن لە کەلیسە کەنەدیەکی بڵێ کلدانیەکان بە کلدانی تورکەکان بە تورک باشە هەر ملەتێک بە زمانی خۆی نوێژ دەکا مەسیحیشە لە عەرەبدا تۆ غەزبەن لەسەر دەبی بە عەرەبی نوێژ بکەیت
جا پاکستانی بی ئەفغانی بی کورد بی نازانم چی بی تەواو یعنی تقوساتی ئاینی ئیسلام بە عەرەبیە نابی وەری بجێڕی خێری نامینێ بە کورتی مختصری مەوضوعەکە تەعریبە کاکە لە ئەلفەوە بۆیان تەعریبە ڕاست ئەوە فەلسفەیە خۆی ئەوە جۆرێکە لە سیاست کاک دکتۆرجان تۆ خۆت باشتر زانین کە عەرەب لە ڕێگەی زمانەوە لە ڕێگەی دینەوە لە ڕێگەی ئەجەندای خۆیەوە توانیوێتی تا ئاستێکی دوور لە ڕۆژهڵاتی ناوەڕاست زمان و ئەدەبی خۆی بگەێنتە وڵاتانە تۆ تەماشای باشووری کوردستانکە من لە پرسیارێکە فترەی پێشەسە لە تۆڕی کۆمەڵایەتی باسی ئەوم کردبوو کەوتم ئەگەر هەر کەسێک سێ پشتی کورد بێ ناوی بۆ نمونە جەنابە ناو پشتیوانە باشە بۆ نمونە کوڕەکەت ناوی هەورامانە کوڕی کوڕەکەت ناوی شەمێرانە بۆ نمونە شەمێران هەورامان ناوم دەزانی چییە ناو پشتیوان کوردی بەڵێ ئەو نازم فێر بووینە فێر دەبینی ئەو ناوە سەیر و سەمەرانە پشتیوان کوردی ڕاستە وتم ئەگەر کەسێک سێ پشتی کورد بێ من خەڵاتێکێکم بڕاوکە زیاتر لە 1000 هاوڕێم لە تۆڕی کۆمەڵایەتی کۆمنتیان نووسیوە یەک دانەیان سێ پشتی کورد نەبووە یا ئەحمەد یا محمود یا عەبدوڵڵا یا عەبدوڕەحمان یا عەبدولمەلیک یا عەبدولجەبار یا محسین ئەمانە ناوی عەرەبین تەنانەت ئیسم مامۆستایانی بەڕێزی ئاینیش هەندێکیان زۆربەیان نەک هەندێکیان ئەڵێن نابێ مناڵەکانتان ناویان کوردی بێ لەبەرەوەی لەو دنیا خدا تۆڵەتان لە یەکاتەوە من جۆم لە دایان مامۆستا ئاینی بۆ بە حساب دکتۆرای شێیە وتوێتی نابێ مناڵەکانە ناویان کوردی بێ ئەبێ عەرەبی بێ ئەبێ ئەحمەد بێ ئەبێ محمود بێ ئەبێ عەباس بێ تۆ تەماشاکە یعنی ئەوە شتێکی زۆر سادەیە کەچی لەرناو ڕۆح و دەماری ئێمەیە چێنراوە کە ئەبێ عەرەب دۆست بین ئەبێ عەرەبمان خۆش بوێ ئەبێ فەرهەنگ و کللتوری عەرەب لە لای ئێمە خۆش کارە سادە زۆر لە وەخت ناگرم جان سپاس لە ڕاستە ئەو بابەتانە زۆر گرنگە من هیوادارم جەناب کەسێک دەکرد گوتم سەیرکە گوتم گوتم تااقەت چاتم دێم بەرنامەیەک دەکەم دەتوێ وەرە بۆ خۆت قسە بکە سەبارە بۆ بابەتە دەی زۆر دەی سەرچاو بەڕێز سەرچاو ڕێستێ سەرچاو یەک دوو کەسی تر وەردەگرم اینجا کۆتایی بەرنامەکەی دێنم چکە من بەڕاستی بەرنامە هیلاکم هەر بەڕێزێک دەوێت قسە بکە یەک دوو بەڕێزتر وەردەگرین مامە فاتح دەتەوێت قسە بکەی کاکە چ بەڕێزێک دەوێت قسە بکات خۆزگە ئێمە لە بەردەستی ئیسرائیل بووین وەکو میلەتی کورد لە بەردەستی ئیسرائیل بووین باشە لە بەردەستی ئیسرائیل بووین و تەواو ئەوە ناردم بۆ ئەو بەڕێزاگەرەوە لە ستەنیشدانێک کامیرەکەت ستەنیشدان ڕاستەکەی خەریکی ئامادەکردنی بابەتی مضاجعة المەوتا بوو مردوگاین بەڵام دواتر گوتم بە یازم ئەو بەیانی پێشکەشی بکەم تااقەتم نەبوو خۆش بابەتە سەیرە و خێر و بەرەکەتەی بکە لە ئیسلام بۆت ماوەتەوە تۆ مرۆڤ لە سەدەی 21ەم بڕوات بە مردوگاین بێ تووشی چ بووین فقهتانێ فقهی ئیسلامی سەبارەت بەم بابەتە فقهی ئیسلامی سەبارەت بەم بابەتە دیار با دیاری باوەرە بگرین نەخۆشن پێویستان بە دکتۆرە دیار گیان وەرە بزانین بۆچی پێویستمان بە نەخۆشە دەی وەری بگرە دیار ئۆمەر بلی دەی دیار وەری بگرە دەی غیرەتت سەگ بخوا ئەرێ وەڵڵا دەی غیرەتت سەگ بخوا ئەرێ وەڵڵا دەی نانەجیبی ناڕەسەن دەی کورە پلێکە ئاوا پل یعنی کاتێک دەچی بۆ جیهاد خۆت دەتەقێنیتەوە ئاوا یەک پلە ئاوا دەی ئەگەر پیاوی جیهاد بی هەڵدەی دەی وەری نەگری باندت دەکەم باش یەک دەق دە باش دەی ئەبڕۆ دەی ئەم وەرت نەگرت
هي من إيفان ضل يكلم عربي ما بزين عربي كيشونا ده هي من إيفان إيفان ورا توزك في عربي ما بزين عربي كيشونا يلا دي بيسل منا بزين عربي كيشونا يلا دي قباني بم قبي بخوم قب بخوم قب تورا تدخل ورا خود إذا يلا دي جارش تربود نيرما إذا باش مادم باند دكين دبرو هر کەسێک جوێن برا کامێرەی بۆ بنێرم وەری نەگریت باندی دەکەم نەجمە الدین ئیبراهیم ئێستا ڕێبین ئەنوەر ئێستا تۆش وەردەگرم بە ئەو بەرزە بە ناوی نەجمە الدین تاها ئیبراهیم هەر بە گوتم شەکە شەڕی سیاسی نییە چێشمی سیاسی نییە خۆی مەلاکان یعنی مؤرخینی ئیسلام ئاماژەی پێ دەکەن هیچ پەیوەندی بە هیچەوە نییە یەک دەقا مۆزوعەکە پەیوەندی تا دەبی یەهودی دەی بکوژی مۆزوعەکە مۆزوعی دینیە ئەوە دیکلاینی کرد کاکە جەننا بزانم هەندێک لەوانش بە قسە بکەن بزانم ئەوانەی دیانە قسە بکەن ئەوە کاک ڕێبین فەرمووە جارشتر نابرا لە تورکیا تا ئێستا کورد مافیکردنەوەی مەکتەبی نییە مەکتەبی کوردی خوێندنی کوردی هەمووی 5 ساڵە دەرفەتیەوەی پێدرای بە زمانی کوردی قسە بکە لە ئیسرائیل کاکە گیان میدیای عەرەبییان هەیە زمانی عەرەبی بەکاردێن خوێندنی عەرەبییان هەیە و مزگەوتیان هەیە و ئیتر نازانم چی دەکەن و چی دەکەن وەکو ئەندام پەرلەمان لە ناو پەرلەمانی ئیسرائیل و هەتا وەکو دوایی سەیرە باشە ئەو کا خورشید بۆ تۆ دەنێرم کاکە گیان ئەوە فەرموو فەرموو کا خورشید سڵاو لێ بێ دکتۆر گیان دەرچاو کاکە چۆنی باشی خۆش بیا خۆ سوپاست دەکەم هەربژیت دەستخۆشی لە یەکەم بۆ ئەو بەرنامە ڕاستی ئەم بەرنامەیە زۆر گرنگە و لە جێگای خۆیدا بوو دکتۆر بۆ زیادکردن لە زەر قسەی جەنابەت ڕاستی کێشەی ئیسرائیل و عەرەب کێشەی ئاینی لە سەتا هیچ کێشەیەکی تر نییە و کێشەی عەرەب و کوردیش بە هەمان شێوە کێشەی ئاینیە لە سەتا سەد ئەمە هەردووکیان پێکەوە بەسراونەتەوە ئەگەر ئێمە بە تەواوەتی بگەڕینەوە بۆ دواوە و بۆ میاژۆ تەماشا بکەین چەندکو لە باشووری عێراق و شامە هەرچی پێغەمبەرەکانی سامیەکانن طبعا لە ئۆرشەلیم دەرچووینە پێغەمبەرەکانی تر هەمووی لە نسێبین و لە مۆسڵ دەرچووینە کە دوو بەشە سامیەکان لە ئۆرشەلیمن شەمسانیەکان لە باکۆرن باکۆر بە تایبەتی شاری نسێبین ئەمە زۆر ڕوونە ئاشکرا وازەحە لە ناو هەموو
پارتوکەکانی ئیسلامدا هەیە و لە ناو هەموو پارتوکەکانی هەموو ئەدیانەکانی تریش هەیە کێشەی سەرەکی عەرەب ئیسلامی عەرەبی کێشەی ئاینیە لە بینی ئەو دوو نەتەوەی ئەو دوو ئاینەی سەرەکی ئاینی زەردەشتی و ئاینی یەهودی چونکە ئەگەر ئێمە بە تەواوەتی بچینە ناو مەوزوعەکەوە تەماشاکە شتە هەرە نووسراوەکانی ئیسلام بە تایبەت لە قورئان و حەدیسەکان و لە مێژووەکانیان زۆرینەی هەرە زۆر وەرگیراوە لە زەردەشتیەت لە یەهودیەت بەشێکی تەنانەت محەممەد وەک ئیستیفزاز نەیگوتێ زەردەشتی گوتی مەجووسی ئاگرپەرست بەڵێ مەجووسی وەک ئیستیفزازی مەسیحیەکان گوتی نەسارا یعنی هەموو وەک ئیستیفزاز ئەوانەی بەکارهێناوە ئەو چەمکانە و تەنانەت کوردیشی بە جنۆکە داناوە محەممەد خۆی کاتێک بۆم لە تایب دەگەڕێتەوە سڕۆتی جنۆکە دەخوێنێتەوە و بڕۆ سەر ئەسبابی نزول دەڵێ کۆمەڵک جنۆکە لە نسەیبینەوە هاتوون گوێیان لە پێغەمبەر دەگر گەورەکەیان گوتی ئنست و بێدەنگ بن گوێ بگرن بوون بە موسڵمان و گەڕانەوە بۆ نسەیبین کەوا منتیقی خۆمانە کوردە هەر لەوەی بەشەوە هاتیوەکەوا کورد جنۆکەن بۆ نمونە ئەسڵیان بەڵێ ئەوە لێرە ئەو شتانە کە دروست بووە ئێستا کە دکتۆر کە کوردستان خۆی عادی کوردستان لە شوێنێکی زۆر استراتیجیەتە استراتیجیەتی کوردستان زۆر گرنگە بۆ عەرەب و ئیسلام بۆ چونکە ئەکەوێتە بینی دوو نەتەوەی سەرەکی عەرەب و تورک کە عەرەبەکان کەعبە ئەوە کەعبەی ئیسلامە مەککە و مەدینە و کە ئەستانبۆلیش پایتەختی ئیسلامە ئەوە هەمووی ڕۆن و ئاشکرا لە بەرچاوی هەموو خەڵکێکە ئەو پلانانە ئیسرائیل لە مەوزوعەکە زۆر نامێت زۆر پەرش و بڵاوی بەڕاستی بەڵێ زۆر پەرت و بەڵاوە مەسەلەکە لێرە بەڵێ دەزانم هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو مەوزوعە دکتۆر زۆر ئەخایەنێتە ما بەسمان ئەوەیە کە زۆر ئەخایەنێتە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد پێش چەندێک عەرەب هیچ پەیوەندیان بە ئیسرائیلەوە نییە شتێک نییە بە ناوی عەرەبەوە لە ناو ئیسرائیلدا لە عەردی ئیسرائیل نییە شتێک بە ناوی عەرەبەوە ئەو کاتە بۆ کە عومەری کوڕی خەساب چوو بۆ ئۆرشەلیم لەوەی کە داگیریان کرد ئەو کاتە کە هەستان مزگەوتێکیان چا کرد و ئەو کارەسەتە لەوێەوە دروست بوو بۆ ئەو مەبەستەشان ئەوە ئیسلام مەبەستی چی بوو لێرە مەبەستیان ئەوە بوو کە چۆن زەردەشتەکانیان کوردەکانیان سڕیەوە دەیانویست بە هەمان شێوە جۆڵەکەکانیش بە تەواوەتی بسڕنەوە زۆربیان ئاوارە و دەربەدەر بوون کەمێکیان مابوونەوە ڕاستیەکەی چکات ئاهدی عومەری بخوێنیتەوە زۆر قورسە بەڕاستی هەمووی ئیهانە و سوکایەتی و ئیستیفزاز زۆر بەڵێ جۆرەکە کەی مابوو لە ئیسرائیلە نەمابوو بە هیچ شێوەیە نەمابوو ئەوەی مابوو بە پەرت و بەڵاو بوو بەڵاویان پێکردبوو هەر چەند خێزانێکی لە ناو کووردە فڕەدا بوو لە دوای ئەوە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەو بۆ جوولەکەکان ڕۆیان کرد لە ئەوروپا و بۆ ئەمریکا و ئەو ناوە بەڵاو بینەوە دوایە خۆیان ڕێکخستەوە و ئەو بۆ تاکو ساڵی 48 گەڕانەوە نیانێشتە بوون چۆن وەکو کلدان و ئاشۆری و ئەو ناوتەوانەی کە لە عێراق بوون و لە شام بوون فەرمو وەکو جەناب دامەژە پێکرد بوونیان نەماوە بەس ناوەکانیان ماوە وجودیان نییە نەمایە بەڵێ نەمایە ئەوجا لێرە دێن ئەحزابە ئیسلامیەکان دێن حاشە لە ڕۆی هەموو ئەو برادرانە یعنی ڕەوەڕاو ئەکەن هەمووی ئەوە سیاسەتە ئەیانەوێت هەمووی بووینەتە چڵکە و خۆری ئەو عەرەبانە بەڵێ یعنی کێشەکە ڕۆن و ئاشکرا بەس بەداخەوە کە ئێمەی کورد کارەساتەکە قورئان ئاماژەی بە بەنی ئیسرائیل کردیە یەک جار ئاماژەی بە فەڵەستین نەکردیە یەک جار ئاماژەی بە قودس نەکردیە یەک جار نەیگوتیە قیبلەی یەکەممان قودسە
بە هیچ جۆرێک کەچی هاتوونە ئەمە مڵکی نەخرتیان نییە ها تێدا نییە سەیرە بەڵێتیان نیە بە هەی شێوەیەتیان نییە نەخێر لە هیچ کتێبێکی ئیسلامە نەک لە قورعان ناگنە لە حەدیث نە لە مێژوو لە هیچ شتێکە نەنووسراوە شتێک بە ناوی فڵاستین و عەرەب و ئەو شتە حتى بە هیچ شێوە هیچ چیتیان نیە حەقیقەت ئەوە فکرێکی داگیرکەریە و ئەوەیە بەس لێرە دکتۆر ئێمە باشە ئێمە حەقمان چێ بەسەر قودسە ئێمە بگەڕینەوە بۆ خۆمان بە شتێک بۆ خۆمانی مەبەستم لەوە نیە مەبەستم لەوەیە کورد هەندێکیکەوا ئیدعای چەکبوون و لە ڕوانگەی گوا دادپەروەرە و ئازادە ئەگەر دادپەروەر و ئازاد و ڕەوابی نابی تۆ لە مەلعەبی حەماسەوە شەڕی ئیسرائیل بکەی یعنی هاتووی تەعاتف نیشان دەدەی لەگەڵ مناڵانی کوژراوە لەگەڵت داما بەداخەوە کەوا حەماس مناڵان بەکاردەینی بۆ کوشت و کوشتار بۆ ڕاکێشانی عاتفەی نێودەوڵەتی ئەمە کارە ساتە خۆی حەماس تاوانبارە بە دەرەجەیەک حەماس تاوانبارە بەڵام هاتی دەڵی بژی فەڵەستین بژی هیچ گومانیتیان نیە هیچ گومانیتیان نیە دکتۆر حتا لە ڕووی مرۆڤایەتیوە لە ڕۆی بەڵێندا ئینسانیەتەوەش فەرمۆ من چۆن فرمێسک ببارێنم ئەمڕۆ بۆ فڵەستینیەک چۆن فرمێسکی ببارێنم ئەبێنم ئەو فڵەستینیە دێت دەستخۆشی لە تورکەکە دەستخۆشی لە سەدامێکەکە ئەوەی کە دێت کورد ئەکوژی کورد ئەتفالەکە کولەنەوە بە بە چ حەقێک من فرمێسک ببارێنم نەتەوەی ئەباو خەڵکە لەگەڵ ئێوە جیابی بکەم دەڵێم ئەگەر هاتو ئێستاکە بزوتنەوەیەکی مۆدرن سکۆلار لەناو فەڵەستینیەکان بوونی هەبووایە من پشتیوانیم دەکرد بەڵام من چی دیفاع لە حەماس بکەم يعني حماس أخر سيد بەڵێ ئەکید دکتۆر هیچ یعنی هیچ شتێکی نییە بە ناوی سکولار ئەوەوە هەمووی دینیە هەمووی دینیە چ جیاوازیە لە بینی حەماس و لە بینی ئیخوان المسلمینە خراپترە حەماس زۆر خراپترە زۆر خراپترە لە یەک گرتووی ئیسلامی خۆمان هەمویان یەک حەلاقەن دکتۆر هەمویان پێکەوە بەستراونەتەوە ئەوە هەموو ئایدۆلۆژیایەکی ئیسلامیە دابەش کراوە لە هەموو شوێنێکە هەموو یەک فکرە و یەک ئەوەیە هەمووشی بۆ ئەوەیە کە کورد و جوورەکە لە ناو ببرێن چۆن مەسیحیەکان لە ناو بران ئەنەوێت بە هەمان شێوە بۆنی ئیسرائیلیش نامێنێ و بۆنی کوردیش نامێنێ دەباشە کا خورشید باشەکە ئەگەر قسەیەک ماوە بیکە بۆی با زیاتر کات لێ نەگرم بادارپەت بێن بە برادەران ڕێی سڵامانەیە بۆ هەمویان سەرچاوم کاتێکی خۆش سەرچاوم دکتۆرگیان کاکە برا ئاینی زەردەشتی کۆنترا مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان ئاینی ئێزیدی بگورم ئەوەستم ئاینی ئێزیدیە ئاینی ئێزیدی دەگەڕێت بۆ سەردەمی سۆمەریەکان واتە نزیک 4-5 ساڵ پێشداین بەڵێ لە هەموو ئاینەکانی کۆنترین ئاینە لەسەر ڕووی گۆی زەمین بە گوێرەی قسەی مستەشرقە ئەوروپیەکان ئەوانەی کەوا لە بواری ئاین شارەزاییان هەیە و لێکۆڵینەوەیان کردووە ئومێد دووزی ئێستا بزانم لە دوای ئەو بەڕێزەوە بزانم ئەگەر تەزێک بزانم کاک نەهرۆتۆ و کاک ڕێبیل وەردەگرم اینجا من کۆتایی بەرنامەکە دێنم بەڕاستی چکە هیلاکمە و بەرنامەی دووەم بوو بەڵام لا کتوب ڕێکدا گوتم بە ئەو بەرنامەی با بکەم ئەو بەڕێز دیارە وەرناگری کاک ڕێبین جارێشتر بەوە بۆ تۆ من چۆن بچم دیفاع لە حەماس بکەم پەراستە جاگەڕۆی مادەمی لەگەڵشی بڵێ لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوول الله تاوە یعنی مەوزوعەکەی تەواو کەوتەوە ئەوە دووبارە وەرد نەگرتەوە کاکە برا دووبارە تۆ وەرد نەگرتەوە بۆم ناردی اینجا کاک نەهرۆ بۆ تۆ دەنێرین
من نابم بە تەرەفێک لە چێشمی ئاینی هەرگیز ڕێگا بە خۆم نادەم. فەرموو کاکە برا. ئەم کاتتان باش، ئەم کاتتان باش برایان. سەرچاو دکتۆر جان دەست خۆش بێ، تەوەرێکی زۆر گرنگ و بەسوودە. تەوەرەکە لەسەر هیم لەسەر ئۆرشەلیم بوو کە دیسان گەڕاوەتەوە بۆ چێشمی نێوان حەماس و ئیسرائیل کەوا کێشەی حەماس بەڕاستی بنەمای نییە، مۆزوعەکە تەنها ئاینیە و عقدی بۆ نمونە ڕق و قینی ئاینیە با بڵێن. من ڕایەکی تەوازم هەیە نازانم تا چ ڕادەیەک ئەو ڕایە جێ خۆیە ڕایەکەی من هەمومان ئەزانین کە یەسوع یان یەشوع بڵێن مەسیح کۆتا پەیامبەری یەهودیەکان بووە، کۆتا پەیامبەری یەهودیەکان، بەڵکو کۆتا پەیامبەرە بە جۆرە کتابی ئینجیل. مەسیح دەڵێ یەسوع دەڵێ من دەڵێ دوا پێغەمبەرم لە دوای من پێغەمبەر نایە، هەر پێغەمبەرێک بێ پێغەمبەری درۆزنە، خۆی لە ئەنجیلدا ئاماژەی پێ کردێ. یعنی پێمان دەڵێ حەمە درۆزنە. زۆر ڕاستە. مەبەستی من یەسوع کە بەدەستی یەهودیەکان لە خاجە درێت بەهینی ئەوان بەهینەوە ئەمە وا لە وەرقە بن نەوفل ئەکات. وەرقە بن نەوفل کە یعنی ڕقوقینەیەکی زۆری لە یەهودیەکان هەبێت. هەمووشمان ئەزانین ئەوەی کەوا قورئانی نووسیوێتەوە، ئەوەی کەوا داڕێژەری بڵێن بنەمای قورئان بووە وەرقە بن نەوفل بووە. یعنی ئەوەی کەوا بە محەممەدی وتووە هەمووی یعنی ئەو هینانە تێگەیشتنەکانی ناو قورئان لە سەتا نەوەتی لە وەرقە بن نەوفلەوە بوو. ئەگەر یەک قەوسم دەیتە یەک قەوس کاکجان لەو ڕۆژانە هەوڵ دەم بەرنامەیەک بکەم سەبارەت بە ئاینی ئێزیدی ڕەگوڕیشەی لە ڕوانگەی لێکۆڵینەوەی مستەشریقە ئەوروپیەکان و بە باڵگا هەموو قسەیش لەسەر دەکەین. فەرموو کاکەجان ببوورەوە بەڕێزێک نووسیوێت. زۆر چاکە. وەرقە بن نەوفل خۆمان نازانین کاتێکە مریتر وەحی بۆ محەممەد هین بڕا بەوەیە مەسەلەن زۆر شتی تر هەیە کەەوە مەسەلەن لە ناو قورئانە هاتووە هەم زۆربەی زۆری لە هینا لە مەسیحیەت و لە هینەوە هاتووە لە ئالتە تەستەمێت یان چی پێ بڵێن بێبل تەورات وەرگرتووە. یعنی بۆمان دەرەکەی زۆربەی زۆری ئەو شتانی لە ناو قورئانەیە لە بیر و بۆچوونی وەرقە بن نەوفلەوە هاتووە. وەرقە بن نەوفلیش کەسێکی نەسرانی، کەسێکی بڵێن مەسیحی بووە، ویستێتی لە ڕێی کەسێکی ترەوە ئەو خۆی وەکو مفەکرێک لە ڕێی کەسێکی یەکترەوە بیر و بۆچوونەکانی خۆی دیسان ئەوە بکاتەوە داڕێژێتەوە. محەممەد کە خۆی ناوی قەسم بووە، قەسم محەممەد بوونی نییە یعنی تۆ لە هەموو عەرەبا سێرکە شتێک نییە ناوی محەممەد بێت. هەرڕۆی کفریشە چکە ناوە بۆ خوددایە لە ڕاستیدا. بەڵێ شتێکەوە حەمد دەکرێت. دکتۆر هینێک هەیە ڕایەکی زۆر ئەوە منطقی هەیە بۆ ئەو ناوە. یەشوع خۆی تەڵەن وشەکە ناوی یەشوعە بڵێن مەسیح نە کە ئەڵێن یەشوع، ئەمان کردوێتن یەسوع سەیکە یعنی ئەو نەکان چکە نقطە و شتەکان نەبووە، خاڵەکان نەبووە، لەبەرەوەی کە ئەمان ئەڵێن مەسیح یەشوع ناخۆی یەشوعە نە ئەمان ئەڵێن یەسوع. نەگەوەشی کردی محەممەد پێچەوانەشی خوێندێتەوە کردی عیسا. ئەگەروانێ بکەیت تۆ خەیر پێچەوانەکەی ئەگەر واوەکە یەسع عیسا پێچەوانەشی کردوتەوە. سیدکە بە خطەی شەیتانی محەممەد چۆن بووە پێچەوانەشی کردوتەوە ناوەکەی. چکە عیسا شتێک نییە لە ئینجیل. بەڵێ ببورە ڕاستەکەی. من هەز ناکەم ئەوە ڕێکەوت بێت چونکە پارە دۆزراوەتەوە لە زەمەنی ڕۆمەکان بڵێن لە زەمەنی هینەکان ڕۆمە پارەی هینی مەسیحیە کە سێری ئەەکەی نووسرا وەکو نووسراوە محەممەد، خۆی نووسراوە محەممەد هین محەممەد محەممەد. ئەو محەممەدا لە نووسینە چکە خاڵیتیانە ئاکە وەکو حەق دیارە محەممەد وەکو ئەوە دیارە
يعني ئەو نووسینە لەسەر هینەکە لەسەر ئەو دراوەی هین کراوە دۆزراوەتەوە کە ئەگەڕێتەوە بۆ زەمەنی مەسیحەکان یعنی پێش زەمەنی محەممەد بە من دڵنیام بە زمانی ئارامی نووسراوە لە زمانی ئارامی کەسێک شایستەی شکۆمەندی بێت یعنی شکۆ بکرێ من دڵنیام و لە زمانی ئارامی ئەمە بەکاردێت حەمەدا بەکاردێتن محمەدا بەکاردێتن لە زمانی ئارامی بەڵێ ئەو دراوەکە نووسراوە محەممەد محەممەد ئەوەی هەموو کەسێک کە تەعمید دەکرێت یعنی لە ڕوانگەی ئەو محەممەد کە تەعمید دەکرێت و پاکەکرێتەوە اینجا ئەم خۆی ناوی قسم بووە محەممەد کە یەسوع بڵێن کە ورقة بن نوفل مثلا هێنای یعنی هەتا کە خەدیجەی داوە پێی لەسەر هین لەسەر هینی تەعمیدی کردووە و ئینجا هینی کردووە هینی خەدیجەی داوە پێی ئەوە کۆڵی ناکرێت کەس ناتوانێت کۆڵی لەسەرەوە بکات چونکە خۆی کەسێکی نەسرانیە یعنی هینێکی ئەوە بووە مەسەلەن وەکو پیاوێکی ئاینی هین بووە مەسیحی بووە هین مەسەلەن هینی خەدیجەی چۆن ئەداتێت کە هەتاکو ئەوە نەبێت مەسەلەن نەبێتە مەسیحیان مەسیح ئەگەر بگەڕێنەوە بۆ بابەتی ئیسرائیل و ئەوە چکە بابەتە زۆر دوور و درێژ بەڵێ هەمووی تەکەڵاوی ئەوەیە وڵای ڕۆژێشتر باسی دەکەین من تاکیدم هەمووی تەکەڵاوی بۆ لەبەر ئەوەیەکەوە ڕقی مەسیحی وەکو وتم لە یەهودی چکە ئەوان یەهودی بکوژی مەسیح دائەنێن من دەزانم دەقی قورئان هەیە کاکە سەبارەت بەمە دەڵێ سیرکە دەڵێ ئەو کەسانەی کەوا عاتیفەیان هەیە و نزیکە لە ئیماندارانی موسڵمان مەسیحیەکانن و ئەوانەی کەوا دژایەتی سەرسەختی ئیمانداران دەکەن جووەکانن قورئان ئەوە تێدایە و من دەزانم بۆ وەرەقەی کوڕی نەوفەل ئەوەی کاتەوە خۆت باس کرد وەرەقەی کوڕی نەوفەر هەرتەقەیەکی مەسیحی بووە بڕوای بەوە بووە مەسیح تەنها پێغەمبەرە سالوسەکە نییە و یەهودی ویستیانە بیکوژن ئازار و ئەشکەنجەیان داوە لەو ڕوانگەیەوە بووە هینەکانی نووسی و ئەو مۆزوعانە دەزانین با بچین بۆ مۆزوعی هین ئەو ناکۆچیکەوە هەیە بەڵێ ئەم ناکۆکی ڕڕیشی لەوەیە هاتووە کە ئەو دقێکی ئاینی دقێکی پیرۆز هەبێت کە دژایەتی یەهودیەکان بکات ئەو دقە لە مشکی خەڵکی ئەمێنێتەوە وا لە خەڵکەکات یعنی تۆ لە مناڵیەوە فێری ئەوە بیت کە یەهود مەسەلەن قیرە دەو خەنازیر و بینە ئاهانەیە و غير المغضوب عليهم يعني هنا اوانيكوا هنا لك اما ناتشارتك كتو نجم يعني بتو نتواد لك كدجيان بيت يعني اشتكى اما اشتكي عينيه اشتكي اولنيه مثلا هين بيت يعني ناكوكي قول لو شلون وديت ك لا قران باس كراوا همو دقيقان دجاياتي زوربي زويد او دقاني كوا لسر هنا لسر يهوديه دجاياتي انا كات او بونو من دواي اوش هر هين كجينوسايتي بنو قريظه وشان شكات همو لسر بنماي او هنا انا كات او دقانا اكات رغم الشيء ام ناكوكيا لبين اسلام ويهوديات اقريته بو او شونه شو من براي خم مثلا بو هين بكت مسيحي كان طواوي مسيحي كان بوتسوني رايان وكوا يهودي كان فريسي كان بونا تهوي لسيرداني مسيح بونا تهوي كشتني مسيح لخازداني مسيح هەر بۆیە وەکو تۆڵەیەک ئەوانە هینیان کردووە لە قورئانە هینیان کردووە جێگیریان کردووە مەسەلەکە لەوە پێپەڕ ناکات دەست خۆش بێ و زۆر سوپاس دەی سەرچاو کاکە بڕە دەی سەرچاو دەی سەر کاتێ شات باشە بەڕێزان من ئەگەر یەک بەڕێزتر هەبی دەتوانم وەری بگرم چکە دەبی بچم پشوو بدەم ڕاستیکە بیانی کارم هەیە ناتوانم زیاتر دابنیشم سەرچاوەکان هیوادارم باش بن سەرچاو کاک مەریوانیش بەخێر بێ ئیدیار هیچ بەڕێزێک نییە بێ قسە بکاتن من ئەگەر هیچ بەڕێزێک نەماوە دەمێ موسڵمانێک بێتن ئەگەر هات و دەیوێت قسە بکاتن کامێرەی بۆ بنێرین بزانم ئامادەی تێدایە بچی بۆ قودس یان نا پشتیوان عەبدوڵڵا نامەرد بێ ئەگەر هات و لە خیلالی 3 ڕۆژ نەدگەینم بە قودس گەیشتنەکەت لەسەر من بە سەلامەتی دەدگەینم بۆ قودس
و دەتگەینم بۆ قودس 500 دلار لە ژیرفان دادەنێم هوتێلیشت بۆ دەگرم 500 دلارشت بەستە بابی بام خۆتو نەچووی بۆ گەشت و گەشتیاری چاوی چاوم تۆ چووی خۆت بتەقێنیتەوە ڕۆژی دواتر تۆ دەبی خۆت بتەقێنیتەوە وایە یاننا 500 دلار بەسە لە ژیرفانت 500 دلار بەسە لە ژیرفانت مسلمانان جا ئەوەندە مەڵێن ئاخ قودس و کامەران ئەو وەرن ئازایی لە خۆتان نیشان فشەفش مەکەن لەسەر فەیسبوک قودس و ئاخ قودس و چۆن بگەینە قودس و نازانم وەرە دەتەوێ نامردم لە 3 ڕۆژدا نەتگەینم باشە 3 ڕۆژ دەتگەینم وەویستت دەدۆمە ناو حەماس باشە 500 دلارش لە ژیرفانی دادەنین 500 زیاتر نا شوێترزم دواتر پێت خۆش بیت و داوای لجوء سیاسی بکەیت داوای لجوء سیاسی لە ئیسرائیل بکەیت ببینی ئیسرائیل لە هەموو وڵاتەکان پێشکەوترێنەوە بشیت تەقدیمی لجوء سیاسی نا 500 دلار بەسە 500 دلار و تەواو باشە وەکو ئەو لە دیبیتێکدا یەکێک لە ئیسرائیلەکان جا عەرەبێک شارەزایش سەبارە بە قورئان باشە گوتی ئێستا سنوورەکانمان بکەینەوە ئەمڕۆ کە 150 خەڵکی عەرەب دێ داوای لجوء دەکا و بۆ بەیانیش 150 تری 500 دلار بەسە لە ژیرفان بەجێ دێڵم 500 نەوەک بچی داوای لجوء بکەی باشە سەرچاوە بەرەزە دیارەوەری نەگرت مشکلە نییە چارلی دایت دەی مسلمان فەرمانە فەرمان فەرمانی جیهادە فەرمانی جیهاد لە عەلی باپیرەوە ئەمیری کۆمەڵەی ئیسلامی بۆ هەموو مسلمانانی کوردستان نیازمان وایە فەرقەیەکی سەربازی لە موجاهیدینی سمێڵ قود دروست بکەین بە ئاراستەی قودس بڕۆین فڕقەکەمان دەکەین بە 3 بەشەوە بەشی یەکەمیان عەبدت جنس لەتیف پێشەوایەتی دەکا و لە ناوچەی جۆلانەوە هێرش دەکاتە سەر ئیسرائیل دووەمیان حاجی کاروان لە باڵی دەستە ڕاستەوە لەلایەن حیزب اللهوە هێرش دەکاتە سەر ئیسرائیل لە باڵی چەپیانەوە دختۆر عەبەیەک بڕیاری داوە کە دەبێتە سەرۆکی لەشکرەکە و لە باڵی خوارەوە لە لای ئوردن هێرش دەکاتە سەر ئیسرائیل هەر سمێڵ قوتێک ئامادەیی تایە بۆ ئەم جیهادا بە زووترین کات پەیوەندی بکەن بە بنکەی سەرەکی یەکگرتووی ئیسلامیەوە و پێغەمبەری مەزن لە فەرموودەیەکدا فەرموویەتی هەر کەسێک بەشداری نەکرد لە غەزوو و یاخود ئامادەجی نیشان نەدا بۆ جیهاد ئەوە لەسەر فەرقەیەک لە منافقین دەمرێت و هەروەها قورئان دەڵێ منافقەکان لە درکل ئەسفەلی جەهەنەم دەبن ئەی مسلمانان جا ئێوە خۆتان بڕیار بدەن لە نێوان ئەوەی بچن بۆ بەشی خوارەوەی دۆزەخ و جەحیم یا ئەوەتە بە بەهشتی پان و بەرین شاد بن و هەر کەسێک هەر مسلمانێک دڵۆپە خوێنی لێبێ شەهید بێ لەگەڵ یەکەم دڵۆپە خوێن ئەڵڵای سوبحانە و متەعال لە گوناحەکانی خۆش دەبێت و خواردنی بەرەبەیان کاتێک دەگا بە بەهشت دەرگای بەهشتی لێ دەکەنەوە و پێی دەڵێن سەلامەن سەلامە دادەنی شێو نانی بەرەبەیان لەگەڵ پێغەمبەری نازدار دەخوات و دەست بەجێ دوو حۆریەی نێوگەڵ تەسچی تەسلیم دەکرێت لەگەڵ 6 مناڵە لوسکە لە مناڵان و هەرزەکارانی کوڕ ئیتر لەو خۆشیە زیاتر چیتان دەوێ تکا دەکەین هەموو سمێڵ قوتانی کورد ئەوانەی تەمەنیان نێوان 14 ساڵە بۆ 90 ساڵ ئەوانەی لە پلکە بەجیسی و لە پلکە عەیشێ و لە پلکە فاتم بێزار بوون بە زووترین کات بێن ناوی خۆیان بنووسن بۆ ئەم جیهادە مەزنە فەرمانە فەرمان مام قادر وەرە پێشەوە با بدبین بۆ بەهشتی پان و بەرین لە کۆتاییدا بە ئاەتێک لە قورئانی پیرۆز بابەتەکەمان کۆتایی پێدەنین قورئان دەڵێت
وأعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الهبل العظيم. وأصحاب الجنة اليوم في شغل فاكهون. أم دقى بيروزي قرآن الله دڵێتن یاوەرەکانی بەهەشت لە ڕۆژگارەکانی بەهەشت بە درێژای ڕۆژگارەکانی بەهەشت لە فیردەوس الئەعلا خەریکی دڕاندنی پەردەی کچێنی حۆریەکانن. لە کۆتاییدا بڕیار بۆ خۆتانە دەتانەوێت لە درکل ئەسفەلی جەحیمدا بن یاخود خەریکی دڕاندنی پەردەی کچێنی حۆریەکان بن و هەر چەند جارێک دەیان دڕێنن ئەڵڵا گیان لەسەر عەرشدا دانیشتووە و دەڵێ کون غیشاءن فەیەکون، واتە دەڵێ پەردە ئەی پەردەی دراو ببەوە بە پەردە وەدەبێت. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.